بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ساڵی 2005ەوە دامەزراوەی سەرۆکایەتیرێم خاڵی ناوکۆکی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بووە تاکو ئێستاش سەرجەم لایەنەکان کۆگنین لەسەر شێوازی چارەسەرکردنی ئەم گرفتەی کە لەسەر دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە ئێستا شەرێکە لە پارتی دموکرات و بستنەوەی گۆڕان داروی بە پرۆژەیەکی هاوبەش بەبێ لایەنەکانی دیکە دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم کارا بکەنەوە. ئەم شەو بە میانداری دکتۆر موسە نامین ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێی جۆری سیستەمی حکومڕانی لە نێوان عێراق و هەرێم و کۆمەڵێک پرسی تایبەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسەدەی. جارێکی دیکە سەرۆکایەتی هەرێم ئاڵۆزی لە نێوان لایەنە سیاسیەکان دروست دەکاتەوە. پارتی و گۆڕانیش دەیانەوێت بە تەنها دامەزراوەکە کارا بکەنەوە. سەرۆکایەتی هەرێم و جۆری سیستەمی حکومڕانی بە درێژایی 14 ساڵ خاڵی ناوکۆکی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم بووە. ئێستاش پارتی و گۆڕان دەیانەوێت بە تەنها سەرۆکایەتەکە کارا بکەنەوە و سەرۆکی نوێی هەرێمیش هەمان دەسەڵاتەکانی پێشووی دەبێت. بە پێی پرۆژەکەی پارتی و گۆڕان سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵدەبژێرێت بەمەش سیستەمی حکومڕانی نابێتە پەرلەمان. سەرۆکی هەرێم دەسەڵاتێکی زۆری دەبێت. بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم ئەرک و دەسەڵاتەکانی گەلێک زۆرە کە بریتین لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان، بەخشینی ڕوتبەی سەربازی بە ئەفسەرانی هێزە چەکدارەکانی هەرێم و هێزەکانی ئاسایشی ناوخۆ، دامەزراندنی دادوەران و سەرۆک و ئەندامانی داواکاری گشتی، جاردانی باری نەئاسایی بە پێی یاسایەکی تایبەت، دەرکردنی لێبوردنی تایبەت، پەسەندکردنی حکمی لە سێدارەدان یان سوکردنی بۆ زیندانی هەتاهەتایی، پەسەندکردنی ئەو یاسایانەی لە پەرلەمان دەردەچن. لە کاتی پێویستدا با ڕەزامەندی پەرلەمان ڕێگە بە هاتنە ناوەی هێزی فیدراڵی بۆ هەرێم دەدات. بانگێشی پەرلەمان بۆ یەکەم کۆبوونەوە دوای ئەنجامدانی هەڵبژاردن، ڕاستپاردنی کاندیدی ڕاستپێراو بۆ پێکێنانی حکومەت. پرۆژە هاوبەشەکەی پارتی و گۆڕان لە کاتێکدایە لە ساڵی 2015 هەر یەکە لە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو یەکێتی داوای کەمکردنەوەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمیان دەکرد. پارتیش ڕازی نەبوو دەسەڵاتەکانی کەم بکرێتەوە. بە پێی پرۆژەکەی گۆڕان کۆمەڵ یەکگرتو یەکێتی سیستمی حکومڕانی بە تەواوی دەبوو بە پەرلەمانی و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم هاوشەوەی سەرۆک کۆماری عێراق تەشریفاتی دەبوون. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا فراکسیۆنی کۆمەڵ پرۆژە یاسایەکی بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم پێشکەش کرد، بەڵام لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان ڕێگە نەدراوە ڕەوانەی لیژنەی یاسایی بکرێت. پرۆژەکەی کۆمەڵ جەخت لەسەرەوە دەکاتەوە دەبێت سیستمی هەرێم پەرلەمان بێت و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم تەشریفاتی بن. ئەمەشەوە دەسەلمێنێت کۆمەڵ لەسەر هەڵوێست و بۆچوونەکانی لەبارەی سیستمی حکومڕانی وە خۆیەتی و نەگۆڕاوە. لە دوای ساڵی 2005ەوە سەرۆکایەتی هەرێم خاڵی ناکۆکی نێوان لایەنەکان بووە. دوجاریش لە ساڵی 2015 بەهۆی پرسی سەرۆکایەتی هەرێم پارلەمانی کوردستان بۆ ماوەی 2 ساڵ داخرا و وەزیرەکانی گۆڕانیش لە حکومەت دەرکران. چاوەڕوانیش دەکرێت کاراکردنەوەی سەرۆکی هەرێم لەلایەن پارتی و گۆڕان بەبێ لایەنەکانی دیکە جارێکی دیکە دۆخی هەرێم ئاڵۆزتر بکاتەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاگتۆر بە خێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا بەر لەوەی کە بینە سەر جیاوازی جۆری سیستەمی حکومڕانی لە هەرێم و عێراق دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەر ئەو پرۆژە و بەشەی کە لە نێوان بستنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان ئێستا لە پەرلەمانی کوردستانەوە بەڕێرە سێشەممە خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ سەبارەت بە کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم. بەڵێ سەرەتا سڵاو و ڕێز بۆ بەڕێست بۆ بیرانانی بەڕێز و بۆ ستافی پێیان سوپاس بۆ دەرفەتە هیوادارم کوردستان لەم قەیران و تەنگەژەی کە هەیەی بە سەرکەوتی و سەربەرزی تێیپەڕێنەوە هیوادارم هێزە سیاسیەکان بتوانن کە ئەو وڵاتە بگەێنە کەنارێکی ئارامی کە جارێکی تر قەیرانی ئابووری و پشێوی سیاسی و
سیستەمی نیمچە دیموکراسی هەروکو نیمچە موچەمان هەبوو نیمچە دیموکراسیشمان هەیە کۆتایی پێبێ و ئێمە بتوانین بگەینە قۆناغێک کە دیموکراسیتێکمانە بێ هەموو هێزە سیاسیەکان لێ ڕازی بن و هیوادارم ئەو حاڵەتی سەنگەرگرتنەی هێزە سیاسیەکان لە یەکتری کۆتایی پێبێ کە هەر هێزێک توانی هەندێک لە خۆی کۆکاتەوە گەلە کۆمە لە هێزەکانی ترکا لەم سەنگەرگرتنەکە ئێستا سیاسیەکان لە یەکتری کۆتایی پێبێن ئێستا ئەمەی کە ئەمەسێک دابشبوونێکەیە لە هەرێمی کوردستان ئەم دابشبوونە جۆرێک لە یعنی زاڵکردنی تەرەفێکە لەسەر تەرەفێکی تر پارتی و گۆڕان ئێستا هاوپەیمانەتێکی نوێیان لە نێوان خۆیانە ئیمزا کردو کە ئەم هاوپەیمانەتیە یعنی قەناعەتم وایە گەر هێزێکی سیاسی تر لە جێگەی گۆڕان ئەو جۆرە هەنگاوی بنایە ئێستا یعنی کۆمەڵێکی زۆر لە هێرشی ڕاگەیاندن و ناو ناتۆرە و تۆمەت بە شوێنیەوە ئەبوو هیوادارم ئەو بەڕێزانەی گۆڕان کە جاران بە زمانێکی زۆر تیژ وە زبر ئاهاتنە سەر لایەنەکانی تر لە کاتێکە هەڵوێستێکی ئەو لایەنانە بە دڵی ئەوان نابوو لەوە تێبگەن کە واقعێتی سیاسی و هەندێک جار بیرروبۆچوونی ئازادی سیاسی بەلایەک تا ئاباکە مەرجنیە تۆمەتێکت بە شوێنەوە بێ هاو ئاوازی کەسێکی تربی وەکو هەندێک لەو بەڕێزانە پێشتر بە ئێمەیانەوە هاو ئاواز ئێمە ئێستا وا ئەبینین کە ئەم دیمەنەی ئێستا لە مەشهدەکە هەیە دیمەنێکی تەندروست نییە باش بۆ تەنووزنی لە کاتێکە مەسەرەن ئەگەڵ گۆڕان و پارتی ئێستا هەردووکیان 16 باژۆی پەرلەمانیان کۆ کردوتەوە لایەنەکانی تر خاوەنی چوویە کورسی پەرلەمانین ئەوەی کە لەگەڵم پرۆژەیە دانین هەنی بۆ دروست نییە آخر خۆی جاری یەکەم انتخابات لە کوردستانە چەنێ نەزیهە تاوەکو ئێمە بتوانین ئاوا بە زمانی ژمارە و بە ئەو داتایانە قسە بکەین هەموو کەسە زانێت کە انتخابات لە کوردستانە پێشوەخت تەزویر کراوە نەک ینی لە کاتی انتخابات هەر پێش انتخابات تەزویرە بەوەی کە تۆ توانای دەوڵەتێک بکارێنی بۆ حیزبێک یا بۆ دوو حیزب و ئەم دوو حیزبە کۆنتترۆلی کای هەڵبژاردنیان کردووە هەر لە وتم پێش انتخاباتەوە هەتا کاتی انتخاباتە تا دوای انتخاباتیش و ئێمە هەمومان نەزانین انتخابات لە کوردستانە چۆنە گوزەرێ و چۆن ئەم دەسەڵاتدارانەی کوردستان توانیوانە خەڵک بێئومێد بکەن لەوەی کە ئەسڵ نەچێتە سەر سندوقەکانی دەنگدانیش بە ڕێژەیەکی زۆر ئێستا باس لەوەیە بارحاڵ ئێستا ئەمەی کە هەیە نەتیجەیەکە بە ئەم حاڵەتی ناتەندروستە چونکە وەکوتم ئێمە لەو حاڵەتێکی تەندروستی سروشتیان ناژین ئێمە دیموکراسێتێکی بنەماداری دێرینە و کۆمەڵی عرافی دەستوریمان نییە کە بتوانین پشتی پێی ببەستین لە قەیرانەکانە بنمونە ینی ئێستا ئێمە لە ئەگەر دیموکراسێتێکی تاوامان هەبێت دەسڵاتی دادگا ئێستا لە سەروی دەسڵاتی تەنفیزیەوەیە نەخێر دەسڵاتی پەرلەمان لە سەروی دەسڵاتی تەنفیزیەوەیە مەگەر لە خولی پێشووە دەسڵاتی تەنفیزی دوودانە ساڵ پەرلەمانی دانەخست محکەمەیەک هەبوو لەم کوردستانە تۆپەنای بۆ بەری وەکو دەسڵاتی دادوەری تەعنەیە بدەی لەم زروف لە وەزعی کە دروست کرابوو لەبەرەوەی ئێمە لە کوردستانە هیچ شتێکمان سروشتی نییە بێعتراف بەمە بکەین یعنی نابێ تەنها بە زمانی ژمارە وەڵام من و فلانەوە نەمان هەیەوی ترێمە خاوەنی ئەوەین یعنی لێرەوە سەرنجی بدە ئاماژەیەک کە حیزبێکی بنمونەوەکو یەگرتوو کە من یەگرتووم تۆ ڕێگەی پێنادەی لە ئەندامی کێبێ لە لیژنەی یاسایی دوایەوەی نێوەی دەنگەکانی بەی ڕێگەی پێنادی لە ئەندامی کێبێ لە لیژنەی یاسایی ڕێگەی پێنادی سەرۆکایەتی لیژنەیەک وەرگرێ بنمونە ئەمە چه ئاماژەیەکی تایە بۆ ئەوەی کە ئەم وڵاتە بەرەوشوو ئەبرێ و چۆن ئەگەر هەر کەسێک توانی گەلە کۆمە لە هاوڕێکانی خۆی بکە یا لە هاو نیشتیمانیەکانی خۆی بکە لە حیزبە سیاسیەکانی تر بکە ئاسانە توانێت و گەلە کۆمەیە بکە و ئیمزایەک مۆرکە لە بینی دوو حیزبە بۆ پراوێزکردنی حیزبەکانی تر لەبەرەوە ئەمەی لە کوردستانە ئەگوزەرێ ئێستا بە هیچ معنایەکی پێوەری دیموکراسی تۆ ناتوانانی پێ بڵێ ئەمە پێوەرێکی دیموکراسی و ژمارە حکومەکە بچنی بەڕێز دەبێت چۆن مەسەلام دامەزراوەیە کارا بکرێت و دامەزراوی سەرۆکایەتی هەرێ جارێ ئێمە نۆ مانگمان هەیە هەر بەو یاسایی کە دەرکراوە و سەرۆکایەتی هەرێمی سڕ کردووە و برادرانی پارتیوێکێتیش پێشم و کەس پێی ڕازی بوون جارێ ئەوە هەژنۆ مانگی ماوە هەتاوەکو کاتی ئەوە بێ ئێمە بڵێن کێشەیەکمان هەیە لە بەرەوەی سەرۆکایەتی هەرێم کارای نەکەینەوە کێشە لە وڵاتە دروستە بێ مەگەر هەر بۆ قانونەی پێشوو دەسڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم دابش نەکراون لەسەر هەرسێ دەسڵاتەکەی تر و مەگەر ئێستاڵێ بۆ پێگەێنانی حکوومەت باشە دەسڵاتی پێگەێنانی تەکلیفکردنی حیزبی زۆرینە بە پێگەێنانی حکوومەت مەگەر نەدراوەتە سەرۆکی ئەنجومەنی دادوەری با سەرۆکی ئەنجومەنی دادوەری دەسڵاتە قانونیەکان کە ئێستا پێی دراوە بە پێی قانون
بەکاری بێنێ تەکلیفی سەرۆکی حکوومەت بک بۆی حکوومەت پێک بێنێ یعنی لێرەوە ئێمە لەگەڵ پێگەانی حکوومەت هیچ کێشەیەکمان نییە خاڵێکی دەسڵاتەکان دابش کراون خاڵێکی ترەوەیە برادرانی گۆڕان ئێستا چۆن قەنەعەت بۆ خەڵکەکەن کە ئەم یاسایە هەمان یاسایەکە کە دوێنێ لەگەڵ ئێمە و گۆڕ لەگەڵ یەگرتو کۆمەڵ و حیزبەکانی تر و لەگیکێتیدایان بۆ پەرلەمانیکردنی سیستەمی سیاسی کوردستان ئەم یاسایی ئێستا هەمان یاسا کۆنەکەی پارتی وێکێتیە تەنها یەک شتی تیا گۆڕاوە ئەویش بریتە لەوەی کە لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێن بەڵام گوێم لە سەرۆک فراکسیۆنی گۆڕانێژ بووتی یعنی لە کۆبنەوەی پێنج قۆڵی ئەو چوار لایەنە ڕازی بوون بۆی کە تەنها سەرۆک لە ناو پەرلەمانە هەڵبژێردرێت و دەسەڵاتەکانی لا بمێنێتەوە هیچی ئەمە قسێ دقیق نێوانە چونکە بە دلیلەوەی کە ئەوە تا ئێمە کۆمەڵنەوەی نوێ ئەمانە بایکۆتیان کردووە و لەگەڵ ئەو پڕۆژە یاسایانین ئێوە بەڵگەیەنەیەکی وازحنێ لەسەرەوەی کە چۆن بەناوێر پێنج حیزبەکەوە ئەم قسەیەکە ئێمە هیچ بە پێویست ئێمە وەکو یەکگرتو ئێستا بە پێویستی نازانین ئەم سەرۆکایەتی هەرێمە بەو طریقە قەدیمە پێش ڕێکەوتنێکی سیاسی کارا بکرێتەوە یعنی چونکە بۆ ئەڵێن ئێمە کێشەیەکی حەقیقی قانونیمان نییە بۆ تەکلیفی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی دادوەریمان هەیە دەسڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمیش دەسڵاتێکی تیانە بڵێ ئێستا ئەگەر کەسێکی بەم مواسەفاتە نەبێ ممارەسەی بکات دنیا وێران باشە بەس بەم سیستم نابێتە پەرلەمانی ئەگەر ئێستا بۆ نمونە ئێمە هەڵبژێردرێت سیستم نابێتە پەرلەمانی ناو پەرلەمان هەڵبژێردرێت نا بە تەنها سیستم بە ئەو نابێتە پەرلەمانی ئەمە پێوترێن سیستەمی سەرۆکایەتی بە تاموبۆی پەرلەمانی چونکە کاتێ سیستەم پەرلەمانیە کە دەسڵاتی سەرۆکی هەرێم یا سەرۆکی وڵات یا دەوڵەت بریتی بێ لە کۆمەڵە دەسڵاتێکی تەشریفی دەسڵاتە تەنفیزیەکان لای سەرۆکی وەزیران بن دەسڵاتە تەشریعەکان لای پەرلەمان بن مەحکەمە و دەسڵاتێکی دادوەریش هەیە کە لە تەخەسوسی خۆیان ئەبێتە دەسڵاتێکی باڵا لەسەر هەموو دەسڵاتەکانی تر بۆ جێبەجێکردنی یاسا هەڵبەتە لەم حاڵەتە تۆ ئەتوانی باس لە سیستەمێکی پەرلەمانی بکەی بەڵام کە تۆ سیستەمێکت هەبێ دەسڵاتە تەنفیزیەکان و هەرە گرنگەکان بدەی بە سەرۆکی ئەو هەرێمە ئیتر دوای ئەو بەشێکی ئەمێنێتەوە بیدەی بە دەسڵاتی تەنفیزی کە چۆن ئەتوانی بەمە بڵێیت سیستەمی پەرلەمانی سیستەمی پەرلەمانی هەرەوە نییە کە لە پەرلەمان سیستەمی پەرلەمانی ئەسڵەن ئەوەیە کە پەرلەمان دەسڵاتی هەبێ لەسەر سوڵتەی تەنفیزی و پەرلەمان مەرجعیەتی ئەخیری خەڵک بێ باشە لە پەرلەمانە لە کوردستانە پەرلەمان 2 ساڵ داخرا کەس پەرلەمان توانی لە خۆی بپرسێتەوە پەرلەمانی کوردستان ئێستا لە دەولە خولانی پێشوو نازانام دوای هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆ و ئەزمموی ئایندەمان چۆنە بێ بەس پێشتر پەرلەمان دەسڵاتی نەبوو وەزیرێک بێنە لێ پێچینەوەی لەگەڵ بکە ئێمە لە پەرلەمانی عێراق چونکە دەسڵاتی پەرلەمانیە دەسڵاتەکانی سەرۆکی کۆمار تەشریفاتیە زۆربەی هەرە زۆری شتێکی شایانی باسی نییە کە تەنفیزی بێ وغیری ئەوەش ئێمە لە پەرلەمان دەسڵاتمانەیە وەزیر بێنین لێپرسینەوەی لێ بکەین و ئیقالەیکەین و دەریشیکەین و بۆیشی نییە نەخۆی نەسەرۆک وەزیرانی عێراق بۆی نییە بڵێ نابێ ئەو وەزیرە بێن بۆ پەرلەمان یا نابێ لە پێچنەوەی لەگەڵ کەنیا نابێ فڵانە مەوزوع بکەنەوە یا نابێ فڵان مەسئلە بەو شێوەیە بڕیاری تیا بدەن ئەمەیە دەسڵاتی پەرلەمانی کە ئەوەی لە عێراقی شاهەیە دەسڵاتێکی پەرلەمانی طبعا وەکو سیستەمە سیاسیەکانی ئێمەیە کە هیچ سیستەمێکی سیاسی لە وڵاتانی ئێمە معنای حقیقی خۆی نییە بەڵام بە هەر حاڵ ئەگەر بەراورد بکەی لە بینی نظامی پەرلەمانی لە بەغدا و نظامی پەرلەمانی لە هەرێمی کوردستان ئەمەی کوردستان پەرلەمانی نییە باشە بەس لە ڕووی دەستوریەوە دەگونجێت مثلەن لێرە سیستەمی نیمچە سەرۆکایەتی تەوێ بەڵام لە عێراقا سیستەمی پەرلەمانیە ناکۆک نییە لەگەڵ دەستوری عێراق ئەگەر هەرێمی کوردستان هەر بەم شێوە بمێنێتەوە یعنی ئەوە لە ڕووی على الأقل شەکڵیەوە و لە ڕووی مەوزوع و مەزمونیشەوە تۆ کە سیستەمێکت هەڵبژاردووە لە عێراقا لە دەستورێکە دەنگت پێداوە بە هەموو حیزبەکانی کوردستانیشەوە مادەم دەنگت پێداوە معنەوە تۆ سیستەمی پەرلەمانی پەسەند دەکەی ئەی بۆ بچی بۆ هەرێمی کوردستانم سیستەمە پەسەند ناکەی خۆبانێکە دووهەوە ئەگەر قرار وایە لە عێراق لە هەلو مەرجێکا بژین بە کوردستانیشەوە کە سیستەمی پەرلەمانی بەکەڵکی بێ هەر بۆ کوردستان سیستەمی پەرلەمانی بەکەڵک دێ ئەگەریش قەراروانیەوە مەسلەیەکی ترە بەڵام ناکرێت تەناقوزی شەبێ فعلا لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا لەوێ پەرلەمانی بێ و لێرە سەرۆکایەتی ئێمە کۆمەڵشتی زۆرمان ماوە هێشتا بە دەستوری نەکراون لە عێراقا لەوانە کۆمەڵە دەسڵات ممارەساکرێت لە هەرێمی کوردستانە زۆر بەپێی دەستور تەباو ئەوە نییە و ئەم دەسڵاتە یعنی زۆر و تایبەتانی کە درابوو بە سەرۆکی هەرێم
لەوانەیە یعنی تەبانە بێ لەگەڵ ئەو نیزامە سیاسی کە لە عێراقا هەیە بەس بەهەرحاڵ یعنی ئەگەریش ممکن بێ ئەم ازدیواجێتە ببێ قسەکە لەوەی ئایا بە کەڵکی هەرێمی کوردستان دێ ئایا پێویستمان بەوە هەیە ئێمە بە تایبەتیش ئێمە لە ئێستا لە قۆناغێکە ئەژین کە زۆر پێویستمان بە تۆکمەی ناوخۆ هەیە پێویستمان بە لێک نزیک بوونەوە هەیە پێویستمان بە تەجاوزی کۆمەڵێک لە ئازارەکانی تەزویری انتخابات هەیە لەبەرەوە پشتبەستن بە ژمارەی کورسی ئازاربەخشە بۆ زۆرێک لە هێزە سیاسەکانی کوردستان و خەڵکی کوردستان ئەزانن کە ئەوە حەقیقەتی بابەتەکە بەو شێوەیە نییە باشە پشت بە کورسی نەبەستێ پشت بە چ بەسترێ بۆ نمونە بۆ کارەکردنەوەی دامەزراوەیەکی لەم شێوەیە پشت بە تەوافقی سیاسی ببەسترێ پشت بە احترام لە وجهة نظری حزبەکانی تر ببەسترێ ینی تەوافق هەمیشە بێتە بەدیل بۆ مغالبە مغالبە یەکتر بەزاندن بەسێ بە ڕقەمی کورسی هەڵبژاردن نا ئەخر خۆن هەڵجامی هەڵبژاردنەکە فرە نەزیهە یعنی فرە وەکو باش زۆرینەی لە پەرلەمانە زۆرینەی ساختەیە بە دڵنیاییەوە هەمیشە ئەو زۆرینەی کە لە کوردستانە هەیە زۆرینەیە کە متەئەسرە بەو هێز و ئیمکانیاتە بێسنوورەی حکوومەت کە لە بەردەم ئەو دوو حیزبا هەیە کە بەکارێنن بۆ هەڵبژاردن بە چەندین ساڵ پێش هەڵبژاردن و لە دوایەوەش کۆمیسیۆن هەموو لە بەردەستی خۆیان هەیە و دواتریش ئەو دەرەنجامانە هەموو کەس دەزانێت چۆنتانی لێدراوە چۆن بەڕێکراوە ئەوە کراوە یعنی قسەکە ئێستا وەکوتم یعنی ئەگەر ئێمە لەسەر ئەم نقطانە بوەستین ژیانی سیاسی ئەوەستێ بۆ ئەوەی کە ئێمە تەسلیم نەبین بە ئێرادەیە کە لەسەر خەڵکی ئێمە فەرز کراوە و ئێمە لانی کەم ئەو حیزبانی کە زیانمەند زەرمەند بوون لەم سیستەمە ئینتیخابیە و لەم وەزعە ناتەندروستە سیاسیە بۆ ئەوەی خۆیان بە پراوێزخراو نەزانن و تووشی قەیرانێک نەبن لەگەڵ ئەم سیستەمە پێویستە احترام لە وجهة نظریان بگیرێ ئێمە کاتی یەکتر بەزاندنمان نییە کاتری پەنجەشکاندن و پشکاندن یەکتریمان نییە بە تایبەتی ئێمە زۆر هەست بە ماکەن چونکە ئێمە لە بەغاژین بەغا پرسێکی نەتەوەی هەیە بۆ کورد ئێمە ئەمانەوەی هێزە سیاسەکان لێرە تەبابن و پێکەوە بن و بتوان ئەم قۆناغەش بە یەکەوە تێپەڕێنن بۆ ئەوەی ئێمە تا قەزیەکانمان تۆزێ نەوعێک لە جێگیری بۆ دروستە بێ لە بەغدا تاوەکو ترس لەسەر قوتمان نامێنێ تا هەڕەشە لەسەر مادەکانی سەوچل و ئەو کوردانی ئەو ناوچانە نامێنێ هەتاوەکو کۆمەڵێک پرسی گرنگمان هەیە یەکلا بێتەوە بۆمان ئێمە ئێستا پێویستمان بەوەنی ئەم سەراع قورسە لەگەڵ یەکتری بکەین و پێم وانییە بە بەزاندنی حیزبەکانی تر و ناچارکردنیان بە قبوڵی ئەمری واقع ئەمە شێوازێکی تەبیعیە بۆ ئیدارەدانی کوردستان باشە بەس ئەوەی کە ئێمە پێشمی بڵین تێبینی دەکەین کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم سەرۆکی نوێی هەمان دەسەڵاتەکانی پێشووی دەبێت کۆمەڵک دەسەڵاتی زۆری هەیە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان دانانی مەسەلەن سەرۆک و ئەندامانی داواکاری گشتی دوای پاڵاوتنیان ڕاگەاندنی باری ناسایی بانکشتنی پەرلەمان بۆ کۆبوونەوە دەرکردنی لێبوردنی تایبەت ئەم دەسەڵاتانان زۆران لای سەرۆک کۆماری عێراق هەیە یاخود کۆمەڵێک دەسەڵات تەشریفاتیە نەخێر ئەو دەسەڵاتانە زۆر بێرە زۆری لای سەرۆک کۆماری عێراق نییە سەرۆک کۆماری عێراق ڕەمزی دەوڵەتی عێراقەوە پارێزەری جێبەجێکردنی دەستورە ئەمە عنوانەکەیەتی و بێگومان کۆمەڵی دەسەڵاتی تریشی هەیە وەکو ناردنی یاسا بۆ پەرلەمان یا دەرکردنی مەراسیم بۆ تاییدکردنی پارێزگارەکان یا بۆ سەفیرەکان یا بۆ ئەمانە و زۆربەی زۆری ئەمانەش تەشریفاتین یا مەسەلەن هەر جۆرە دانانی هەر کەسێک لە منسەبێکا کە پێویستی بە مەرسومێک بە لە سەرۆکایەتی کۆمارەوە سیرەکەی پەرلەمان دایناوە سەرۆکایەتی وەزیران کاندیدی کردو ئەوان لەوێ مەرسومی بۆ دەرەکەن محافظە ئەنجومەنی پارێزگا هەڵی بژاردووە ئەو مەرسومی بۆ دەرەکە یاسایەکە لە پەرلەمان دانراوە ئەو مسادقەیەکە و ئەگەریش مسادقەی نەکرد لە ماوەی ئەو ماوە دەستوری کە دانراوە کە مانگی 15 ڕۆژە یا مانگیەکە لەوە مسادقەی نەکرد هەر بە مسادقەکراوە حسێبە يعني بس سەرۆک وەزیران فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان طبعا لە عێراق سەرۆک وەزیران فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و دەسەڵاتی تەنفیزی مامەڵەکردن بە داهاتەکانی عێراق مامەڵەکردنی نێودەوڵەتی لەگەڵ ڕێکەوتنامەکان بۆکو ئیمزاکردن ئەڵبەتە نەوەکو مسادقەیشی پەرلەمانە بەڵام یعنی دانانی یاسای بوجە و یاساکانی تریش ئەگەر مقتەرەحی قانون نەبێ مەشروعی قانون بێ لە سەرۆکاتی کۆماری شەوە یا لە سەرۆکاتی نەوەدێن تەبعانەوەی کێکە لەو دەسەڵاتانەی سەرۆکاتی کۆمار هەیەی کاتوانە پرۆژە یاسا بنێرێ بۆ پەرلەمان بەڵام ئەوژ ئەگەر جەنبەی مالی هەبوو هەرە بپرسی حکوومەتی تیاکرێت تا ئێستش قەزیەکی زۆر ڕوون نییە کاتێکە لە دەستورا باسە کریاڵێن سەرۆکاتی کۆمار بەشێکە لە دەسەڵاتی تەنفیزی لە کاتێکی شاکە بە فعلی بە سەرۆکایەتی کۆمار مەگەر خۆی وەکو شخص و پێگە قەدری لێبگیرێگینا
بەشێکنێ لە دەسڵاتی زۆر باشە بەس بەرەزوتت پەرلەمانی عێراق توانیوێتی لێپرسینەوە وتمانە لە وەزیر وەربگرێتەوە پێت وایە ئەم جارە پەرلەمانی کوردستان جیاواز ناوی بە تایبەتی دوایەوەی کە مەسەڵەن دێگلایان پێیان وایە دوایەوەی کە ئێمە سەرۆک لە پەرلەمە هەڵە بژێن سیستەمەکە دەبێتە پەرلەمانە و ڕۆڕەی بۆ ناگەڕێتەوە پەرلەمانی کوردستان مەبەست پەرلەمانی کوردستان ڕۆڵ و هینەکەی تەبان هەموو پەرلەمانێک هەموو حکوومەتێک لە دنیا بەشێکی پەیوەندی بە ستراکچەر و هەیکەل و یاساوە هەیە یاسا و پەیڕەوی ناوخۆ و دەستورە گەر هەبێ لە وڵاتە خاڵێکی تریش پەیوەندی بۆ هەیە کە چەندێک ئەو یاسا و دەستور و پەیڕەوی ناوخۆیە جوان و ڕکوپێک وەکو خۆی جێبەجێکرێ هەندێک جار لەوانەیە شتێک لە دەستورە دەسڵاتێک دراوە بە سەرۆکی کۆمار یا بە سەرۆکی وەزیران یا بە هەر کەسایەتێکی تر ئەتوانێت تەعسوفی پێوە بکە ینی بە شێوازێکی ناتەندروست بەکاری بێنێ ئەشتوانێت تەعسوفی پێوە نەکە حتا دەسڵاتەکەشی هەبێ لەبەر هەندێک اعتیبارات بەشێک لەو دەسڵاتی ممارەسە نەکە بۆ ئەوی دەسڵاتەکەی زیاتر ببەخشێ بە دەسڵاتە تەنفیزی و تەشریعەکانی تر بەس پێ دوایانی پەرلەمانی عێراق لە پەرلەمانی هەرێم زۆر کاراترە ئەوە دڵنیایان ئەوە دڵنیایی وایە طبعا 100% بە چ بەڵگەیەک مەسەڵەن کاراترە بە هەموو بەڵگەیەک بە بەڵگەی یاسادانان بە بەڵگەی ڕقابە و لێپێچینەوە بە بەڵگەی ئەو دەسڵاتانی کە هەیەی لە هەموو ڕوویەکەوە کاراترە لە پەرلەمانی کوردستان ینی تایسە کەس جورەتەوەی نەکردووە لە پەرلەمانی عێراق چەند سەرۆکوەزیرانی گۆڕی کە جورەتەوەی نەکردووە لە سەرۆکایەتی وەزیرانە بمێنێتەوە لە پێچینەوەی لەگەڵ ژمارەی زۆر لە وەزیرەکان کردو کۆمەڵی وەزیر لەسەر کار لابردووە لێرە لە کوردستان و کوتم ڕێگان نادا وەزیرەکان بچن لە پەرلەمان لە پێچینەوەیان لەگەڵا بکرێ بۆ پەرلەمانتاران کاتی کتابێکیان تەوجیهی وەزیرەکە کرد زۆر بەلاوازی و بەسستی جوابیانەدانەوە و هەندێک جاریش زەق و ڕوون گەندەڵیەکان ئاوە لە میدیا ئەخرانە بەرچاو ئەمە گەندەڵی فڵانە وەزیرە نا خۆی تێکەدا نە سەرۆک وەزیرانەی و ئابۆم بێنە نەگەرەمە گەندەڵە مەسەن چۆن ئەبێ وا مامەڵی لەگەڵ بکرێ ئەبێ بە شێوازێکی تر چارەسەر کرێ هەمووی لێ بێدەنگە بوو پەرلەمان لێ بێدەنگە بوو سەرۆکاتی وەزیران لێ بێدەنگە بوو وەزیرەکە خۆشی زۆرجار لێ بێدەنگە بوو چونکە بۆی زانی ڕاستە ئەگەر بچوە داوای شقیت کە دای دۆڕان ینی لەبەرەوە بە تەشیری شان حسێب ناکرد خوان لێ تێناگەیان زۆرجار دوای ئەم جارش ئەوە لە پەرلەمانی کوردستان چاوەڕێ ناکەین بە تایبەتی دوای وتم من دەڵێن دەبێتە سیستەمەکە دەبێتە پەرلەمان یعنی هیوادارم دوای ئەم جێگۆڕکەیە کە دروست بووە ئەو بە ڕێزانەی کە سەرۆکایەتی هەرێم یا سەرۆکایەتی حکوومەت وەرەگرنیا سەرۆکایەتی پەرلەمان ڕێگە نەدەن کە ئەم سیستەمە سەقەتە بەردەوام بێ چونکە ئەمە خزمەت بە دیموکراسیەت ناکا بەڵکو پێشێلیەکە وەگەر هەر شوێنێکیشا دیموکراسیەت پێشێل کراوە گەورەترین زەربەی گورچک بڕە بۆ ئەو میلەتە میلەتێک ئایندەی هەیە دیموکراسیەتی هەبێ احترام لە یاسا بگرێ دەسڵاتەکان تەندروست دابەش بکە ڕێز لە ماڵی عام و لە پێگەی گشتی بگیرێ ئەو میلەتە مستەقبەلی هەیە هەر میلەتێک بە ئیستیبداد و دیکتاتۆریەت و ماڵوێرانی و خۆڕکردن بەڕێوە ببرێ ئەو میلەتە قوربەسەرە بێ ئەوە نەیتر سوک و ڕیسوا بێ ئەوە نەیتر بێنان و ئاوە بێ لەبەرەوە بەڕاستی ئەم بەڕێزانە گەر بیانەوێ مۆدێلێکی تازە پێشکەشکەن و دەرفەتیش لە بەردەستیان هەیە دەکرێت مۆدێلێکی تازە ببینین چ لە حکوومەت و چ لە پەرلەمان من سیرکردنی ڕابردوو نامەوێت ڕۆژ بین بم بەس قیاز لەسەرەوەی ڕابردوو و قیاز لەسەر ئەم جۆرە مامەڵی کە پێشتر ئاماژەم پێکرد کە لە ئەمدامەتی لیژنەیەکە تۆ پێدراوە نابینرێ ئەمە مژدەبەخش نییە بۆ ئەوی کە ئێمە ئایندێکی باشتر چاوەڕێ بکەین بەڵام ئەمەش مانای وانە ئێمە چاوەڕێ بکەین ئەو بەڕێزانە لوتفکەن و مافمان بنێ ئەبێ ئێمە ئەو مافە بسەنین ئەبێ بیسەپێنین ئەبێ داوایکەین ئەبێ لێ بێدەنگ نەبین میلەتەکە ئەبێ لێ بێدەنگ نەبێ ئەبێ هەمیشە ئەم شەقامی ئێمە زیندوو بێ ئەبێ میدیا زیندوو بێ ئەبێ پەرلەمانتاران زیندوو بن ئەبێ ئەو حیزبانی کە ئامانجێکی دیموکراسیانەی هاوبەشیان هەیە بۆ چاکسازیەک لە وڵاتە یەک بگرن یەکتر نەبڕن یەک بگرن لە دەسڵاتە بنیا لە ئۆپۆزیسیۆن بن لە نەتیجا هەموو ئامانجێکی پیرۆز پێویستە خەڵکی بەڕێز حتا لەو دوو حیزبەی تریش کە بەرپرسن لە جۆنێتی دروستکردنی دەسڵات و بەڕێوەبردنی لە وڵاتە خەڵکی بەڕێز زۆرە لە ناو حیزبانەش خەڵکی بە وجدان هەیە لە ناو حیزبانە لە ناو پەرلەمانتارەکانیان لە ناو خەڵکی تریان من داوایان لە یەکەم کە ڕازی نەبنی تر چیترە وڵاتە گەمەی پێ بکرێ و ئەم سیستەمە تێک درێ و ئێمە وەکو میلەتی کورد دوای 100,000 قوربانی مستحقی نظامێکی سیاسی زۆر لەمە باشتر باشە بەس وەکو سەرۆکاتی پەرلەمان لە عێراق ئەزمموونیەوە هەیە بۆ نمونە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو مثلەن کۆمەڵێک لایەن هەم بۆ هەمواری یاسای سەرۆکاتیریم پرۆژان پێشکەشی سەرۆکاتی پەرلەمان کە بەڵام سەرۆکاتی پەرلەمان نەیناردوو بۆ لێژنەکان لە عێراقەوەیە کە هەموو ڕێکارە پێویستەکان بگرنە بەر سەرۆکاتی پەرلەمان نێنێرێت واللهی نایاساییکردن
نکولیکردن لە بەعزێک یاسا دواخستنی یاریکردن بە بەعزێ تەوقیتات هەیە لە هەموو شوێنەکە هەیە بەڵام ئەوەی کە لە کوردستانە هەیە ئەوەی لە بەغا زۆر خراپترە ئەمەش یەکێکە لەو نمونانی کە هەر لە سەرەتاوە دەستی پێکرێ مەفروزە ڕێگەن بدرێ هەموو پرۆژە یاسایەک بە دەر لەوەی کەمینی لەگەڵ یا زۆرینەی لەگەڵە ڕێگەی پێ بدرێ مەسلەکی یاسایی خۆی وەرگێ ئەو مۆناقەشاتی کە پێویستە لە ناو لیژنەی یاساییە لەسەری بکرێ دواتر حتا پێویست بوو لە ئاستێکی تریشان مناقەشەی بکرێ و ئەو کاتە ئەو پەرلەمانتارانە ئازادن لەوەی قبول یەکەم ڕەت باشە بەس ماوەڵی سەرۆکایەتی پێ دەدەی ماوەڵێکی لایەنگرانیان ڕووی یاساییەوە دەبێت ئەبێ بێلایەنانە بێ 100% بێگومان یعنی ئەو بەتایبەت ئەوانەی ئەبنە سەرۆکایەتی پەرلەمان یعنی ئەوانە ئەبێ لە مەسافەیەکی یەکسان بوەستن لە ئەوەمان بینیوە لە کوردستان بەداخەوە لە هیچ پۆستێکی هەرێمی کوردستانە ئەوە نییە بێگومان لە عێراقیشە ناتوانانی بڵێ ئەوە هەیە چونکە ئێمە ژۆ کوتم عێراقیش بەشێکە لە مۆدی لە دواکەوتەکان ئەم وڵاتە ناکرێت بە پێوەەر بەڵام عادەتەن ئێستا یەک نەریت هەیە بنمونە لە پەرلەمانی عێراق لە نظامی داخلی ئێمە هەیە سەرۆکی پەرلەمان کاتێ وەزیرێ بانگەکرێ یا قەزیەک عەرزەکرێ یا سەرۆک وەزیران ئەهێنرێ ئەگەر بیەوێ ڕای خۆی بڵێ ئەبێ لە کورسیەکەی بێتە خوارەوە بچێ لەسەر کورسی ئەندام دابنیشێ ئەمە هەبووە ینی وای کردبێت بەڵێ لە پەرلەمانی ئێمەوە نەریتە جێگرەکانی سەرۆکی پەرلەمان و خودی سەرۆکی پەرلەمانیش جاری پێشوو سەلیم جبوری کێشەیەکە بوو لەگەڵ وەزیری دیفاع کە بان کرا بەعزێ لە قسەکان ئەوی ئەگرتەوە پێویست بوو سەرنجی خۆی بڵێ بۆ ئەوەی سەرنجی خۆی بڵێ مافی خۆیەتی بەس بۆی نییە مەنەسەی سەرۆکایەتی بەکاربێنێ مادەم ڕێی خۆ دەڵی یا بە ناوی حیزبەکەتەوە قساکەی فەرمودا بەزۆک و ئەندامێکی ئاسایی لە خوارەوە قسانە بکە نابێت مەنەسەی سەرۆکایەتی پەرلەمان بەکاربێنی بۆ ڕێی حیزبی یا ڕێی شخصی نابێت سەر ئەو مەنەسەیەکی پیرۆزە بۆ هەموو بۆ بەڕێوەبردننی هەموو سیستەمە سیاسیەکەیە بۆ ئەوەیە تۆ لە مەسافەیەکە و بۆستی لە هەموو حیزبە سیاسیەکان تۆ وەکو سەرۆکایەتی پەرلەمان ئەرکێکی بەڕێز و گەورەت پێ ئەسپێررێ کە ئیدارەی اختلافات و جیاوازەکانی ناو پەرلەمان بکەیت نەک لایەنگری هێزێک لە دژی هێزێک بکە یا پێگەی سەرۆکایەتی بەکارێنی بۆ سەرخستنی ئایدۆلۆژیا و بیر و بەرژەوەندی تایبەتەکانی حیزبەکەی خۆت یا ڕێی خۆت بۆت نییە ئەمە بکەیت لە ئەسڵا بۆت نییە ئەمە بکەیت بە پێی قانون بۆت نییە ئەمە بکەیت و بۆیە وتم لێکێ لەو نەریتەنانە ئەوەیە کە سەرۆکی پەرلەمانیایکی لە جێگرەکانی ویستی وەکو ئەندام قسە بکە ڕێی حیزب و تایبەتی و شخصی خۆی بڵێ ئەبێ بچێتە سەر کورسی ئەندامەکان دانیش بەڵێ بە سەبارەت بە ئەزمون ئێمە سێریکە تە لە پەرلەمانی کوردستان ئەزمون و پسپۆڕیەتی کەمتر دەبێتەوە لە عێراقیش هەروە مثلەن ئەندامانی پەرلەمان خەڵکی کەم ئەزمون زیاتر بێتە پەرلەمان پسپۆرەتی کەم بێتەوە ئەم خولەی پەرلەمانی ئێمە خولێکی زۆر خراپە بە حکمەوەی کە مۆست پەرلەمانی عێراق عێراق خولێکی خراپە زۆر ئەگەر بەراوردێکی بە خولی پێشوو کە ئێمە لێی ناڕازی بووین ئەبێ بڵێ ڕەحمە لە کفنزی پێشوو بەڵێ خراپەکەی لە چیدایە بڵێن نەوعیەتی پەرلەمانتارەکان ڕێزم هەیە تەبان هەندێکیان برای گەورە و خۆشەویستن بەڵام من بە عام قساکەم عامیش ینی بە شێوازێکی گشتی لەسەر مەسەلەکە قساکەم کوالیتی هەند زۆرێک لە پەرلەمانتارەکان لەبەربوونی تەزویر لەبەربوونی فشاری حەشد و هێزە سەربازیەکان لە زۆرێک لە ناوچەکان کە تەسیری بۆ لەسەر انتخابات لەبەربوونی مالی سیاسی فاسد پارەی دزراوی میلەت کە بەکارهێنرێتەوە بۆ کڕینی کورسی و کڕینی دەنگ و فشارکردن و فێڵکردن و پلاندانان بۆ خەڵک لەبەربوونی ئەم سێ هۆکارە بۆ هۆکاری هەندێتریش سێ لەوانەی نێتە بیرم وای کردو ژمارەیەکی زۆر خەڵک هاتوونەتە ناو پەرلەمان کە بەداخەوە لە ئاستی ئەوانین کە لە ناو پەرلەمانە بن یا ئەو ڕۆڵە پیرۆزە ببینن کە یاسا بۆ میلەتێک دانێن و چارەنووسی سیاسی لەسەر کوردستان ئەمە بەعام وتم ئەمە بەعام لەلایەکی تریشەوە ئێمە لە دوای ژنگێکی تەبان ئەمە چاوەڕوان کراو بوو چونکە ئێمە لە دوای داعش و شەڕی کوشندە و دروستبوونی میلیشیا لە عێراقا و یعنی داڕوخانی ئابووری و تێکەڵ پرژانی حیزبەکان و خەست بوونەوەی ئەجێندای شەڕی ئیقلیمی نۆدەوڵەتی لە ناو عێراقا چاوەڕوان کراو بوو پەرلەمانێکی وای لێ بەرهەم بێ و بەداخەوە تەزویرەش کە یعنی زەربەیەکی کوشندە بوو بۆ ئەسڵی خودی شەرعەتی نظامی سیاسی لە عێراق لەبەرەوە ناتوانم بڵم قەت ئەمە ئێستا لە خولی پێشوو باشترە یا لە خولەکانی بۆ پەرلەمانی کوردستانیش ڕاستە پێت وایە من نازانم لە حکم لەسەر پەرلەمانی کوردستان بم بۆی بە وجدان و بە دقت و مۆزوعیت قسە بکەم هەتوانم لەسەر پەرلەمانی عێراق پەرلەمانتاری تەزویر کە لە عێراقە لە کوردستان بێگومان لە کوردستانیش نا بەنسبەت تەزویر بەڵێ هەیە بەس من باسی وتم نەوعیەتی پەرلەمانتارەکان تەزویرێکێکە لەو هۆکارانە بەڵێ سوپاسم ناوبڕێکمان دوای ناوبڕەکە قسە لەسەر مەسەلەی موچە و نەوتیش دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێینەوە وڵاتە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریێزیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکتر ساڵتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر سەبارەت بە مەسەلەی موچە زۆر قسەی لەسەر دەکرێت و ئێستاش قسەی لەسەر دەکرێت. ئەوە بڕاوەتەوە بێگزاری کە موچە بۆ ئەمساڵ موچەی فەرمانبەران کە لە بەغداد و هیچ مەترسیەکی لەسەر نییە و ئەمساڵ بە تەواوەتی موچەکە دێت. یەکێکە لەو پرسیارە قورسانی کە نازانی لە بارەی مستەقبلەوە یعنی فاڵ لێبەی یا زانیاری دەقیق بڵێ. لەبەرەی وڵاتی ئێمە هەم زانیاری دەقیق تەیە کەمە و هەمیش سیستەمێکی سیاسی و قانونی جێگیری وای نییە تۆ بتوانی ئایندە بە ئاسانی بخوێنیتەوە. لەبەرەوە لەوە چەند جۆرێک بێ لە هێنیانی تەکەهونات و فاڵ و مستەقبل خوێندنەوە و ئەو جۆرەشتان. بەڵام لە یاساکەدا جێگیر نەکراوە. نانە بەڕاستیەوە ئەووانە لە یاسایی بوجە ئەم قسێ با وازەح و دەقیق بێ و خەڵک بیزانێ. یاسای بوجە یاسایەکی باشە بە حدێکی معقول. بەس یاسای بوجە موچەی مسۆگەر نەکردووە. بەس بڵێ تەبعاً جهودی پەرلەمانتارەکان و فراکسیۆنەکان هەموو جێگەی نرخاندن و تەقدیرە ئەوەی کە ممکن بووە پەرلەمانتارانی کورد لە یاسای بوجە توانیویانە کردویانە، بەس نەک ئەوەی ویستویانە کردویانە، ئەوەی توانیویانە کردویانە. ئەوەی کە ویستیان و ویستمان و هەمومان شەڕمان بۆ کرد لە ساڵی ڕابردوو شۆ نەک لەم ساڵەوە پرسی موچە بخرێتە دەرەوەی سڕاعاتی بینی هەرێم و بەغدا. بەس ئەمە نەکراوە. ئەوی پەرلەمانتارەکان بەشێکیان دەڵێن دوو بڕگەمان جێگیر کردووە ئەگەر نەوتیش نەنێدرێت موچار دێ و جیاکراوەوە لە مەسەلەی نەوت. ئەگەریش نەوت نەنێرێ بوجە دێت بەس چەنێ دێت ئەڵێ ئەگەر 250,000 بەرمیلەکە نەدەن چەندێک زیان ئەکەوێ لە بوجەی گشتی عێراق ئەوەندە لە بەشی هەرێم ئەبڕین. بەس ئێستا نەیان بڕیوە ئێستا بڵین ئەمە چەند شتێک بڵێن. یەکەم یاسای بوجە ئەمەی زەمانەت نەکردووەکو زەمانەت ئەمێنێتە سەرەوەی تەطبیقی یاساکە نەوعی لە غموز و مرونەتی تایە کە ئەمە لە مەسلحەتی ئێمایە ئەگەر سەرۆکوەزیران یارمەتی دەرمان بێ وەکو لەم ناردنێ ئەمجارە یارمەتی دەرمان بوو. ڕوونە ئێستا دەنگێکی زۆری لێبەرز بۆ تۆ لای پەرلەمانتارەکانی نەیاری کورد دژی ناردنی چێنەوانە مەسەلەن دژی ناردنی موچێنی ئێسەبان نەڵێن بەس بەعام لە ناو عەرەبە سونە و شیعەکانیشە ئەم ڕەوتێک هەیە ئێستا ئێوە سەرۆکوەزیران لەسەر ئەم پرسەیە حراجکە.
ینی کارێکیان کردووە لە پەرلەمان ئەمە بکەن بەڵێ هێنان ئێسام ئاخر جار ئەم پرسی پێکێنانی لیژنە و قسەکردن لەسەر واریداتی گومرگەکان و حدودەکان و ئەمانە و ئەو تەوسیات و ڕاستپاردانی کە لە ئاخر دانیشتنی پەرلەمانە خوێنرایە و 4-5 نقطەشی تایبەت بوو بە مەسەلەی ئیلتیزامی هەرێم و بانکردنی بەرپرسەکانی پەیوەندیدار بەم بابەتە بۆ لێ پێچینەوە لەسەرەوەی داهاتی گومرگەکان و حدودەکان بۆ نادەن بە حکوومەتی اتحادی و بۆ تعریفەی گومرگی هەرێم جێبەجێ ناکە وە ئەمە چییە؟ ئەمە خۆی ئەساسی ئەمە لەوە دروست بووە کە ناڕزایەکی قوڵ لای هەندێکیان هەیە ئەیانێ ئەم پرسە بجوڵێن سەرگۆزی زۆر نەوەندێکەوە ئاگادار تا ئێستا زۆرە نین ئەمانە وە کەش و هەوای بینی هەرێم و بەغدا تا ئێستا حاڵەتێکی باشی وەرگتووە و ئێمە هیوامان هەیە کە بەردەوام بێ بەس من حەزەکەم لە وەڵامی پرسیارەکەی بەڕێستا دقیق بم ئەگەر سعری نەوت دانەبەزێ ئەگەر کەش و هەوای سیاسی تەندروستی بینی هەرێم و بەغدا تێک نەچێ و ئەگەر ئەو دەنگە نەشازانەی کە لە پەرلەمانە هەن لە ئاستێکی مەترسیدارە سەرۆکوەزیران ئیحراج نەکەن و ئەگەریش حکوومەتی هەرێم بە مرونەتەوە تەسلیم بێ بەو واقعی کە پێویستە داهاتە ئیتیحادیەکان بە ڕێژەیەکی معقول و مەقبول تەسلیم کا بە حکوومەتی بەم هەموو مەرجانەوە بڵێ مەسۆگەر ئەکرێکە داهاتێکی باش بێ بۆ هەرێم و ئەو داهاتی کە دێ بۆ هەرێم بەوە شێوە کە هەرێم خۆی هەیەی بە زیادەوە بە شێواکە کە پاشەکەوتی موچە نەمێنێ ئەمەیان ئومێد بەخشە بەس ئێستا من بڵێم وڵا نەیاسای بووچە مسۆگەری کردو بەو شێوەی کە بڵێ جەدەلی تیانەماوە چۆ کاتی خۆی و داڕشتنە یاسایی کە پەرلەمانتارانی کورددایان نابوو بۆ پرسی موچە ئەوە بوو کە بخرێتە دەرەوە کە حکوومەتی اتحادی ئەبێ وەکو چۆن موچەی بەسڕە دابینەکەی سلێمانی و دۆ کۆلێژ دابی بکە بەڵام وان وتێن کاکەی و داهاتی خۆتانتان هەیە و داهاتی اتحادیش وەرەگرن نەوتە فرۆشن یا بێ هەموو ئەو نۆتە تەسلیم بە ئێمە بکەنەوە تا ئێمە ئەوە بکەین یا ئەم بەم شێوەیە نابێ کە ئێوە بڵێن ئەوەی خۆم بۆ خۆم ئەوەی ئەوەژە خۆم قسەکەشیان منطقی تایە بۆیە گەشت نەسیغەیەک کە وەکوتم هەندێک لە مرونەت و غموزی تایە سەرۆکوەزیران ئەتوانێت بۆ علاقەتە ئیجابی کە هەیەی بەکاری بێنێ و کێشەکانی داهاتی ناوخۆ و داهاتی خاڵە سنووریەکان بەڕێزوتل ناو پەرلەمانە لەو ماوەیە تاوتوێ کراوە داهاتی ناوخۆی هەرێم و خاڵە سنووریەکان تا ئێستا ناگرێتەوە بەغداد ئەوەی ڕاستیە کە پێشتریش لە بوجەکانی ساڵانی ڕابردووشە بە نیزامی مەقاسە و لێبڕین بەشێک لەوەی کە بوجە بووە بۆ هەرێم بڕیوانە لەبەر خاتری ئەو داهاتانی کە تەسلیم نەکراوە ئێتە چدا داهاتەکان هی گومرگەکان بن هی نەوت بن یا داهاتی ناوخۆ بن بەشێکی لێبڕاوە لەسەرەوە ساسە بەڵام ئەو بەشە بڕینە بە خەمڵاندن بووە ئەوان لەوێەوە تاکلایەنە خەمڵاندویانە چونکە باوەڕێن بە داتاکانی حکوومەتی هەرێم نەکردووە جا ئەمە چۆن ئەم کێشەیە حەلە بێ هەموو ئەمانە پێویستی بە بەزێستا تەسلیمیان نەکردووە وایە نانا هیچ وەختێ عێراقیش داوا دەکە ئێستا تەسلیم بکرێ ئێستا عەرزم کردی هیچ وەختێ تەسلیمیان نەکردو ئەوەی کە من زانیاریم هەبێ بەڵام حکوومەتی اتحادی بڕیوێتی بەشێکی باشی لە بوجەی هەرێم بڕیوە دووتێتی ئەمە لە جیاتی خاڵە سنووریەکانتان ئەوە لە جیاتی مەسەلەن ئەو بڕە لە نەوتەوە لە جیاتی ئەو پشتی بڕیوە مەقاسی کردووە یعنی خەمڵاندوێتی و بڕیوێتی هەر لێەوە بڕیوێتی و ئەمە بۆ جاریەوە بۆ کێشەی بۆ بوجەی هەرێم دروست کردووە لە ساڵانی ڕابردوو ئەمە بەشێکی گرنگ بوو لەو گرفتەی کە بوجە دروستی عفۆن بەشی ئێمە لە بوجە دروستیە کرد بۆ ئێمە بەزووکو نەوت ئێستش ئەوەی کە زانیاریە بێلایەوە چکەم لێدوانی جیاوازی پەرلەمانتارانم خوێندەوە لە چەند ڕۆژی ڕابردوو بەشێکیان وتیان هەرێم لەو 250,000 بپی بوجەبووی داری کراوە تەسلیمی کردووە هەندێکیان دەڵێن نەخێر تا ئێستا هەرێمیچ بڕنەوتێکی تەسلیم نەکردووە ئەوەی واگەدار بن تا ئێستا هیچ تەسلیم کراوە ئێمەش لە میدیاوە زیاتر ئەم قسانە ئەبیسین چکە ئێمە کەسێکمان نەهێناوە لە بەرپرسانی حکوومەتی هەرێم لە بواری نەوت یا وەزارەتی نەوتی عێراق بۆی ئەم داهاتی لێوەرگرین بۆی ڕازگۆ بمیانی ئێمەش لە میدیاوە ئەم قسانەمان بیستووە بەس ئەوەی کە گرنگە وەکو عەرزم کردی مەسەلەی بوجەکە هەردوو احتیمالەکەی داناوە هەرێم نەوت تەسلیم کە بوجە چۆن دێت تەسلیمی نەکا چەندێکی لێ ئەبڕێ ئەڵبەتە چەنەکە بە تەخەمڵاندنە چەندێ زیان لە بوجەکەوێ ئەوەنە لێ ئەبڕێت وەکوتم چونکە خەمڵاندنە و تۆزێ غموزە و ئەوانەیە کە و کەشت بوو بە خەمڵاندن و بوو بە ئەوە مەجالێک ئەدا بەدەست سیاسیەکانەوە کە تۆزێک مرۆنەت لەگەڵ یەکتری بەکاربێن کەمێک ئێستاوەکو وەکو پەرلەمانتاری کورد لە بەغدانی ئاگاداری ئەوەی نەوتەکە تەسلیم کراویان نەکراوە خەزیەکی تەنفیزیە قەزێکی تەنفیزیە بڕۆی بە دوایە ئەزانی یان بەس ئێمە چونکە بوجەکە هاتووە و بەشێکی باشی هاتووە و ڕاستیا زیاتر لە تەوەقعاتی هەندێکمان من خۆم شخصی زیاتر لە تەوەقعاتی من
هاتووە من تەسەوڕ مەکرد ئەوە نەژنێت لەبەرەوە پێویست ناکایسە ینی نەود هاتبێ و ناتوێ و بجارێ بوجەکە هاتوو بەس کەی کێشە بۆ بوجە دروست بوو ئەو پلێ پێچینەوە ئەکرێ کە ئایا حکوومەتی هەرێم نەوتەکەی تەسلیم نەکردو بوجەکە بڕاوە یا تەسلیمی نەکردووە بەس بەوچوونی بەڕێزت پێ دوای ئەمە نەوتەکە تەسلیم کەین بۆی ئابووری هەرێم باشتر بێت چووکە پێشتر باز دەکە کە نەوت لە ڕێگەی بەغداوە بوو دۆخی هەرێم باشتر بوو ئەگەر ئێمە بمانتوانێ سیاسەتێکی نەوتی شەفاف پاک نەزیه و یاسایی ڕێکوپێکمان ببوایە داهاتەکەمان خۆمان بۆ خۆمان بواە باشتر بوو بێگومان لەو داهاتە باشتر تۆ بیێ بە ئەو و ئەو لێەوە بداتێ بەڵام لە کوردستانە شەفافیەتە بێ باشترە ئەگەر یەکەم نەزاهەتی تیاابێ ینی گرێبەستە نەوتیەکان پاک بن دزی لێ نەکرێت دەخەڵی لێ نەکرێت نەشارێتەوە بە هەدەر نەدرێ و گەندەڵیتیان نەکرێ تۆ داهاتەکەمی خۆت بیفرۆشی بۆ خۆت بێ باشتر لەوەی بیێ بە ئەو بۆ بنێرێتەوە چەندێکە بۆ نێرە چەندێک بۆ نانێر بەڵام ئایا کوردستان وایە لەبەرێک کە کوردستان وانە بەداخەوە گرێبەستەکانی زۆرێکی خەلەلی قانونیتیایە بە بەرژەوەندی نەکراوە گەندەڵی تیا کراوە داهاتەکانیشی شەفافەتی پێویستی تیانە ئێمە حەزەکەین ئەم مەلەفە بچوایەتە بەغدا و لێەوە بە مسۆگەری بوجەکەمان بۆ باتایە بەداخەوە چونکە لێەوە ئەتوانی شعور بە ناوعێک لە مسۆگەری بکەیت ئەو حکوومەتی اتحادیە داهاتی زۆرە ینی هەر داهاتی نەما قەرزی دەرەکیەکە قەرزی ناوخۆوەکە لە بەنکی مرکزی سەحبی پاراکە ینی دەرفەتی ئەوەی هەیە بجوڵێ هەرێم ئەم دەرفەتانەی نییە هەرێم ناتوانێت قەرزێکی شەفافی نێودەوڵەتی بکە چکە دەوڵەت نییە قەرزی زۆریشی کردوێتی ناشەفاف و خوازان لە کی وەرگرتو چۆن ئیاتە و سووەکەی چنێکە و کەس نازانێم شتانە چۆن بەداخەوە ینی خۆی مەفروض بۆ ئەوانە هیچی بەبێ پەرلەمان نەکرایە بەس ئەسڵەن ئێستا چەندین ساڵیشە خۆ کوردستان ئەچێ بە ڕێوە بە پێ بوونی قانونی بووجە ئێستا لەم ساڵانی ڕابردووشە یەک فلز لەم کوردستانە خەرج کرابێ لە کوردستانە لە دوای 2013ەوە کە بووجە نییە تاوانە لە ڕووی قانونیەوە چونکە بۆ سەرۆک وەزیران و وەزیرەکان بۆیان نێ فلسێک خەرجکەن بەبێ قانونی بووجە و تەخسیساتی پارە لە قانونی بووجە کێ شەرعێتەدا بە سەرۆک وەزیران مامەڵە بکا بە پارەی میلەتێکەوە هەر کەسێ بێ بەس پێشتر پاساوی لە بەغدا بووجەنە بەس ئێستا موچەکە تۆ ئەگەر 1000 دیناریش دەبێ و 100 تریلیۆن 1000 دیناریش دەبێ هەرە بێ ئەبێ قانونێکە بێ ینی ئەم پارەیە سەهی میلەتە تۆژ یەکێکی لەو میلەتە ڕاستە پۆستە سەرۆکی وەزیران یا وەزیری هەر شتێکەی بەس تۆ ئەبێ قانونێک کە نوێنەرانی ئەو میلەتە داینێن ڕێگە بە تۆ بدا ملیۆنێکی وا خەرجکەی و ملیارێکی وا خەرجکەی ئەبێ قانونی بووجە بێ تەخسیساتە مالیەکان دیاری بکە لە دەرەوەی تەخسیساتی موازنە و بووجە سەرۆکی وەزیران و وەزیرەکان بۆیان نییە هیچ لە پارەی گشتی خەرجکەن هەرچی خەرجکەن بە ناسایی کە خرجیان کرد باشە لە ماوەی ڕابردووە ماوەی چەند ڕۆژ ڕابردووی لە پەرلەمانی عێراق مەلەفی پارە دزراوەکان تاوتێکرا وایە هیچ قسێک لە سەر و پارانەی هەرێم و عێراقیش کرا کە برانەوە دەرەوە دەکرێت لە ڕێی پەرلەمانی عێراقەوە پارەی دزراوی عێراق و هەرێمیش بهێنرێتەوە ئەلبەتە ئێمە ئەو مەلەفە دوو مەلەفێکیان پارەی بلۆکراوی عێراق لە دەرەوە کە ئەبێ بگەڕێتەوە یا دزراو لە سەردەمی ڕژێمی پێشوو بەشێکی تریشی بردنە دەرەوەی داهاتی عێراق لە دوای گەندەڵی و تاڵانبردنی لە دوای ئەم ڕژێمە نوێی عێراق یعنی دوو پرسە چەنە مەوزوعەکە یەکێکە بەس دوو پرسە بەداخەوە ساڵی ڕابردوو ئەمەیەکێکە لەو مەلەفانەی کە عێراق تایە فاشلە بە ئیمتیاز و تا ئێستا ساڵی ڕابردوو وەزارەتی عادل وەزارەتی خارجیە دیوانی ڕقابەی مالی هەیئەی نەزاها وەزارەتی خارجی مخابراتی عامە مەجلیسی قەزا هەمووی بانکران بۆ پەرلەمان هەر یەکێکیشان هەستا بە ناوی جیهەتەکەی خۆیەوە ڕاپۆرتێکی خوێندەوە لە نەتیجە دوای 2 ساعت زیاتر 3 ساعت گوێگرتن سفر بەدەسەوە فلسێکیان نەهێناوەتەوە فلسێک ئەم جارە بۆچی تاوتێ دەکرێتەوە بۆ شار دروستکردن ئەم جارە بۆ ئەوەیە کە ئەو قانونە کە لەو بوارە هەیە ئێستا هەموار کرێتەوە بۆ ئەوەی ئەم مؤسساتانە جارێکی تر تەفعیل بکرێنەوە بۆ ئەوەی ئەم پرسە جارێکی تر نوێنەرانی میلەت بیکەنەوە بە زەخت لەسەر حکوومەت بۆ ئەوی جارێکی تر بتوانرێت بەڵکو ئەم جارە شتێک ینی پێدوێت دەکرێت گەر فشاری جدی وسکە هەرێم و ئەوەی هەرێم و بەغداش بهێنرێتەوە خۆی ئەمە کۆمەڵی کێشەی تایە گەر من مەوزوعی بابەتی قسە بکەم لە پەرلەمانیش من هەر ئەو ڕەیانەم وت لەوێش کە ئێستا مەسەن یەکێک لەو هەموارە یاسایانەی کە دانراوە ئەوەیە کە حکوومەت
مافی هەبێ مفاوەزات لەگەڵ ئەو جیهتانە بکە کەم پارانیان بردووە یا لای خۆیان بلۆکیان کردووە نیوەی با بە ئەوان بەس نیوەی بگەڕێتەوە. تەمان کۆمەڵی دەنگ هەبوو لە ناو پەرلەمانەمە چۆنە بێ و کابرات زیوێتی و بە گەندەڵی و نیوەیشی بیتی و یا بلۆکی کردو لای خۆی ئەوی کردو. ئەگەر بە واقعی سەیری ئەم مەسەلەیە بکەی بە ئەزمموی ساڵانی ڕابردوش ئێمە فلسمان بۆ نەگەڕاوەتەوە لەبەرۆز دەر لە نیوەی بگەڕێتەوە باشترە. ئەم مەوزوعێت ئەخوازێ ئێمە باسی ئەوە بکەین کە ئەم وڵاتانی کە ئەم پارانەی بۆ چووە ئەمە کاشە سیولەیە سەرمایە بۆ ئەو وڵاتە هەر ئەو وڵاتی کە دزەکە پارەکەی بۆ بردووە 100 بیان و یاسایی و نایاسایی بۆ دروستەکە کە و پارە نەگەڕێتەوە بۆ عێراق بۆ لە وڵاتەکەی خۆیان بمێنێ سیولەیە و اقتصادی وڵاتەکەی خۆی پێ بەقوتەکە لەبەرەوە کێشەکە هەر تەنها دزەکان نین یا ناکارایی حکوومەتی عێراق نییە دەوڵەتەکانی تریش یەکێ لەو دەوڵەتانی لە دنیا زۆر دەوڵەمەند بۆ بەسەر ئەم وەزع گەندەڵکاریەوە سویسرایە کە دەوڵەتێکی ئەوروپی مەرموق و محتەرەم و دیموکراسیە بە 100 بیان و دروستەکە بۆ ئەوەی مەسەلەن ڕێگادا بە دزەکانی دنیا پارەکانیان بێنن بۆ ئەوێ نظامێکی بنکی و محاسبیشی دروست کردو کە ڕێگە بۆ نادا ئەرسی دەکەشفکرێ بۆ هیچ کەسێک ئللا بە تاقیداتێکی زۆر قوڵی قانونی نەبێ لە نەتیجەشا کە بڕیانیش درێ ئەم پارە بگەڕێتەوە بۆ ئەو وڵاتە و دەرکەوێت کە پارەی دزراویشە دەیان تەبریرات ئەخڵقێنن کە فەرقی نظامی قەزایی ئێمە و ئێوە هەیە و ئیسپاتی فلان بێنە ئەو بێنە ئالۆزی یەکەن جاری وا هەیە پارەیە کە قرارە بە ساڵە بێت بە 10 ساڵ ناگرێت کاتمە زۆر کەماوە لە عێراق و لە هەرێمیشە پارەی زۆر براوتە دەرەوە پارە بە ئەو تەقدیراتانەی کە هەیە بەس ئەو پارانەی کە بە نایاسایی براونەتە دەرەوە لە عێراق لە ڕوخانی ڕژێمەوە تا و کوێستان نزیکەی بۆ 112 میلیارد دلارەکە بە شێرم دیارە غیری دزراوەکانی سەردەمی ڕژێمی پێشوژەوە کە پارە لە دەرەوە هەیە وایە لە هەرێم و لە غیری هەرێم باش بە کورتی سەبارەت بە کاتمە زۆر کەماتاوانەکەنی کابینەکە عادل عەبدولمەهدی چەند وەزارەتێک ماوە هیچ دەنگ و باسێکێ بەم زوانە یەکلا بکرێنەوە قرار بوو ئەو کێشەی کە هەیە لەسەر وەزیری ناوخۆ حل ببێ بە اعتیبار ئەو بەڕێزە خۆی هەر فالح فەیاض پۆستێکی وەزاری هەیە ئەسڵەن وەکو ڕاوێژکاری سەرۆک وەزیران بۆ بواری ئەمنی اکتفا بەوە بکە و کاندیدێکی تر بێنن قرار بوو برادران یەکێتی و پارتی لەسەر مەسەلەی وەزیری داد ڕێبکەون قرار بوو سونەکان لەسەر وەزارەتی پەروەردە و بەرگری ڕێبکەون بەڵام بەداخەوە ئێمە کە ڕۆشتینەوە مە نەزانی حتا کە بەڕێزانی سەرۆکی پەرلەمان و سەرۆک وەزیرانی ئەوانەش لێرە قسەیان کرد سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان و ئەوانە لە دیدارەکەی سلێمانی هەر بەو ئەڕاستەیە گفتوگویانەدا و تەسریحاتیانەدا کە بەو زوانە حەلە بێ بەڵام بەداخەوە حەل تا ئێستا دیارنی دوا پرسیارم بە کورتی چ مانگی کێ لە نێوان فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا لەسەر و کۆمار و کۆبنەوەی مانگانە و شتە بێ لەگەڵ هەرێمی شامانگێ بەدەر لە هەموو ئەو خلافاتانەی کە لە هەرێمی کوردستان هەیە هۆشیارێکی باش لە ناو پەرلەمانتارانی هەموو فراکسیۆنەکانە هەیە کە ئێمە لە بەغدا هەرگیز سەرکەوتوو نابین ئەگەر یەکگرتوو نەبین و نزیک نەبین لە یەکەوە و مواقف هەڵوێستەکانمان لەگەڵ یەکتری تەنسیق نەکەین ئەم قەناعەتە لای هەموو پەرلەمانتاران تا حدێکی زۆر هەیە برادرانینەوەی نوێ زۆر دەمج نەبوون لەگەڵ ئەم دنیاە چونکە تازە دەسن و لێرەش خطابێکی سیاسی دیاریکراویان هەیە کە دەستکراوەی نەکردوون زۆر ئەوە بکەن بەڵام غیری ئەوان پەرلەمانتارانی تر هەمیشە کۆبوونەوەیان هەیە تەنسیقیان هەیەەوە ئێمە کە ئەزمونمان باشترە و کۆنتترین لە بەعزێک لەو پەرلەمانت ئێمە من لێرە شۆ تاکید یەکەمەوە بەبێ ئەو تەنسیق و هەمانگیە لە نێوان نوێنەرانی کوردایمە خۆمان کەمینەیش لەو کەمینە شاخۆمان دابشکەین زۆر بە ئەمان تەنسیقتان لەگەڵ حکوومەت هێرێم نییە وایە تایسە تەنسیقمان لەگەڵ حکوومەتێرێم خۆی هەر نییە ئەمە کار بەڕێکەر ئێستا هەیە پێشتریش نەبووە نا پێشتر حکوومەتی هەرێم هەبووە بەڵامی تر ماوەسمەوێت تەنسیقەکە لاواز بوو زۆر لاواز بوو زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر موسە نامین ئەندامی پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێستان کە لەم بەرنامەی لەگەڵ مام سپاس بۆ میدارانی بەڕێز سپاس بۆ ئەو کارام تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ